بەڵام کابرا سەیرەکەی بازاڕێک دەسووتێ لە شارێک لە شارەکانی کوردستاندا خەڵک فرمێسک بە چاویا دێ خەڵک هاواری لێ بەرز دەبێتەوە گریانی دێ ئەڵێ هاوار بە ماڵم ئەوەی لە مناڵیەوە کۆم کردبەوە لەو دوکانەدا بوو بە خۆڵەمێش ئێوارە کۆگام پڕ بوو بەیانی خۆڵەمێش کۆ دەکەمەوە سێکی کابرا لە فەیسبووکەوە کۆمنتی بۆ دەنووسێ ئەم باڕەباڕە چیە جا خۆی ئێمە حەریق نین ئەوە نیشانەوەی وجدانت مردووە جاسەیەکی بەیانی لە نوێژی جومعەشا دەیبینیەوە ئەوە ئەو دینداری و نوێژوویینە چونکە ویژدانی لەگەڵ نەبوو چونکە فرمێسکت تۆش بە چاوتان نەهات تۆش نانەکە لەسەر سەفرە لەبەر دڵ هەڵنەگیراکە ئەو سوتاوی خۆڵەمێشە دەبینی کە ڕەنجی چەندەها ساڵی کاسبکارێکە کە ڕوسق و ڕۆزی چەندەها خێزانە کە ئێوارە بڕۆنەوە و پاروێک نان بۆ منداڵەکانیان بەرنەوە ئەگەر ئەو ویژدانە نەما بەڕاستی زۆر خەتەرە کاتێک کە کەسێک چاکەی لەگەڵا کردی ویژدانت نەبوو لە دوای ئەوەی کە چاکەی لەگەڵا کردی چووی زەمت کرد نەعوذ بالله وات زانی کە پەنا بەخوای گەورە ئەوە عەقڵی پێ ناشکێت کە کەسێکی چاکەکارە ئەوە دەبێت لە ئیمانت بترسی ئەوە لە عیبادەتەکانت بترسی هەزار ڕەحمەت لە فەیلسوفی کورد مامۆستا پیرەمێردی شاعیر کاتی خۆی کە فەرموویەتی جاران ئەم کوردە هێند بە وەفا بوو دزیشیان قەدری وەفای لابوو ئێستا کە پاروت کرد بەدەمیەوە پەنجەشت ئەخوا هەر بەدەمیەوە تۆ تێری دەکەی لە نان و کەرا ئەو کە تێری خوار پێت ئەڵێ کەرە بۆیە دەبێت زۆر ئاگامان لەوە بێ بەردەوام چاکە نەمرێنین چاکەکار کە هەستی کرد چاکەکانی بەزایە دەچن سار دەبێتەوە ئەگەر زۆر بۆ خواسوحاو نەبێ بەڵام کە ویژدانت هەبوو ئیمانت هەیە جاران باب و باپیرانمان بۆمان دەجێڕنەوە بڕواتانەوێ من لە تەمەنی خۆشما بیرم دێ کەسێک دراوسەکەی بمردایە لە ناو گوندەکەدا یەکێ بمردایە لە ناو گەڕەکەکەدا پرسەیەک هەبوویایە دەنگی گریان بۆ مردوویەک پاتایە خەڵک لە ماڵەوە تەلەڤیزۆنەکەی دەکوژاندەوە دەستگیر و ڕادیۆکەی هەڵ نەدەکرد نەک ڕۆژێک بڕوات بە هەفتە هەڵ نەدەکرا دایکانی ئێمە دایە گەورەکانمان ئەو کاتە کە جلشۆر نەبوو جلەکان بە تەنافی حەوشە و سەربان ئادرا بۆی ئاوەچۆڕ بێ وشک بێتەوە جلیان لە دەرەوە هەڵ نەدەخست نەوەکو نیشانەی ئەوە بێ ئەم ماڵە خۆشحاڵن خۆیان شتووە جلیان شتووە و هیچ خەمیان نییە لە کاتێکە دراوسەکەیان کە نەک دراوسێ ماڵ بە ماڵ دە ماڵ 20 ماڵ لەولاوە هەر لە ناو گوندەکەدا بوو ئەیگو دەبێ منیش جلەکانم بە تەنافەوە نەبێ وەکو ماڵی ئەوان پرسەم هەبێ لە کاتی پرسەدا دەچوونانی بۆ ئامادە دەکرد بە دەمیەوە بوو ئاژەڵەکانی بۆ بەخێو دەکرد کشت و کاڵەکەی بەڕێوە دەبێت هەتا داهاتەوە سەر خۆی ئەمە ئەخلاقی دینداری ڕاستەقینەیە کە تەنها بۆ مەرحەبایی لەگەڵ نییە لە کاتی ناڕەحەتیشا دەستبارە و بەدڵیش لەگەڵ یا خەمبارە ئیسلام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت لوتکەی ئیسلامەتی و دینداری لا إله إلا اللهە دەفەرمێت لای خوارەوەشی لابردنی ئازارێکە لەسەر ڕێگادا واتە کە تۆ ئەهلی تەوحید و لا إله إلا الله ئەڵێی لا إله إلا الله محمد رسول الله ئەو تەوحید و لا إله إلا الله بەڕێزان ئەبێ ئەوەشی لەگەڵا بێ بیخاتە کردارەوە لەسەر ڕێگاش و شەشکاوێکت بینی بەسەریا تێمەپەڕە سەتلی خۆڵەکە لەوێ لای بەبا کەسێک قاچی بریندار نەبێ بزمارێکت بینی بگەڕێەوە بۆی با بە ئۆتۆمبیلی کەسێکە نەچێ با بە ژێرپی قاچی کەسێکە نەچێ با تایەک پەنچەر نەکە ئەگەر ئەو هەڵوێستەت لێ بیندرا ئیمانەکەت باشە ئیمانەکەت جێی دڵخۆشیە